لا هوليرة ودير شمالێکی زۆری خەڵک زیانی بەزیانە كان بريدين لا ثاني لا مزاتات خەڵک و تیمەکانی بەرگری شارستانی ناتوانن لەو تەلەوە بچنەوە ئەو ناتوانن بۆیە دیمەنەکانتانە دەمێت کە ئەو تیمانە ئێستا لە دوورەوە هەوڵ دەدەن ئاگرەکە بەڵێ ئەمڕۆ ئاگرێک لە گشتی هەرێم کردوتەوە ئەوەی ئێستا لە دوامانەوە دیارە قەتایەکی ورا ما عندي بني كم بفهم كشف آثار حكام براكين كويسة لأن فويندات حكمتها هرم يكون ئاگرەکان لە دوورەوە دیمەنەکانە بیرونیانی کە هێزەکانی ئەمریکا بە ئۆتۆمبیلی بە ئامێرە سەرەتا بەخێر بێن ئەم ئاگرە لە سەعات ئەفتی بەیانیەوە پشت من ئاگرە لە مەتاری هەرید لە سەعات ئەفتی بەیانی ئەو ئاگرە بووە هەموو ساڵانە ئەو ئاگرە بەردەوامە ئەبێتە هۆی سوتانی ڕز و باغ خۆی سوتانی لە وەرگاکان ئایا لای هێزەکانی ئەمریکایە لیان لای خەڵکی تریا هیوادارین ئەم کارە ڕابگرێت ئەبێتە هۆی زەرەر بە سنوورەکەمان ساڵانش ئەم ئاگرە دووبارە ئەبێتەوە وەڵاهی من وەکو گوندی سوسوورەمانم لە تەنیشت مەتارە هیوادارم ئەم کارە ڕابگرن و چەندین زار سنوورەکەمان پوش و پاوانەکەمان سوتەیە لەلایەن هیچ کەسێکەوە قەرەبوو نەکراینێت داوا لە حکومەتی هەرێم لە ئیدارەی نەحیە و لە هەموو سنوورەی ئیداریەکانەکەم ئەم کارە ڕابگرن ئەبێتە هۆی زەرەر بە سنوورەکەمان.